This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان کارزان وسمانم لە ستودیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی بابەتێکی گەرم. لە ساڵانی زۆر دوورتردا لەم هەرێمەدا بابەتی جلپۆشینی ئافرەتان نەبۆتە گرفت. ئێستا بۆ گرفتە. لە ئێستادا هەست بە دروستبوونی دوو بەرە دەکرێت. هەست بە دابەشبوون و جیاکاری دەکرێت. دەژوترێت ئەم بابەتە دروستکراوە. ئەگەر وایە چێ دروستی دەکا و بۆچی؟ ئایا ئەو دیالۆگانی دەکرێت لەسەر ئەم بابەتە دیالۆگی منتەقین؟ ئاخۆ ئێمە خەمی گەورەترمان نییە بۆ قسە لەسەرکردن؟ بەڕێزانم بابەتە دەبێتە تەوەری ئەم شۆمان بۆ تاوتوێکردن لەگەڵ میوانەکانم پەخشان زەنگەنە سەرۆکی ئەنجومەنی باڵای خانمان زۆر بەخێر بێ، هەروەها ئێڤار ئیبراهیم ئەندامی پەرلەمانی کوردستان جەنابیشتان زۆر بەخێر بێن، لەگەڵ سۆنیا سدیق نووسەر جەنابیشتان زۆر بەخێر بێن. بەڕێزانی ئەوش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT پرسیارەکانتان و کۆمنت و سەرنجتان لەسەر تەوەری بەرنامەکە بۆ ئێمە بنووسن تاوەکو من لێرە بتوانم وەڵامتان بۆ وەربگرمەوە. پەخشان خان، ئەم بابەتە بابەتی پۆشینی جلوبەرگی ئافرەتان بۆچی لە ڕابردوودا ئەمە نەبۆتە گرفت؟ ئێستا بۆ ئەم بابەتە ئاوازە کراوەتەوە لەگەڵ ئەو بۆچوونەدای کە پێی وایە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان دروستکراوە بابەتێکە بۆ پەردەپۆشکردنی هەندێک بابەتی دیکە؟ من تەسەور ناکەم شتێکە و دروستکراوە و لەم کۆمەلگایە لەم هەلومەرجە لەم هەلومەرجەی نەک هەر کوردستان منتیقەکە و عێراق هەمووی شتی وە تەوەقوعەکرێت، بەڵام بەداخەوە ینی شتێکی زۆر زۆر بەڕاستی قێزەونە، شتێکی زۆر زۆر نامۆیە. یعنی من لە حەفتاکانە گەنج بووم لە سلەیمانی، کەسێک ڕۆژێک لە ڕۆژان نەمبیستووە ئەگەر قسەیەکیش کرابێ لە یەک کەسەوە ڕەنگە 100 کەس بەرپەچیان نابێتەوە. لە پاڵ تۆشدا مەقناع و حیجابیشە بۆ وانە؟ ئەو زمانەیە زۆر زۆر بەڵام هەبووە. ئەو زمانە مەقنەعە هەر نەبووە، قەتعیەن قەتعی عەبا هەبوو، ئەوی ژنی گەورە یانی مەقنەعە ئەمە نییە کە ئەمانە نەبووە. پەچە هەبوو، پەچە زۆر بەس بۆ زۆر ڕەنگی داوەتەوە لە شەعر و ئەدەبی کوردیدا، ینی ڕەنگە نمونونەکەی من بە ناچاری ئەو بێت پشت بۆ ببەستم پەچەکردن پەچە هەبوو. بەڵام مەسەلا ئەوانەی ئەو وەختەی ئێمۆمانان پەچە ناپۆشرا، ژنی گەورە پەچەیە پۆشی، ڕەنگە لە چلەکان پەنجاکان شەستەکان هەبوو بێ پەچە. بەڵام یعنی مەسەلەی تەدەخل لە جلوبەرگە لە هەڵسوکەوتە مەسەلەیەکی خەتەرناکە، ئەبێ ڕێگەی لێ بگرین. ڕاستە ئێمە لە هەلومەرجێکین لە هەر چوار دەورمان وەزعێکی زۆر ناتەبیعیتایە سەبارەت بە ئازادی مرۆڤ و دەوری تاک و هاوڵاتی بوونی تاک. بۆیە بەڵام نابێ ئێمە ڕێگەی بین بەوە. و من لێرە شتێک بە پێویستی ئەزانم ئاماژەیەک بم یا وریاکردنەوەیەک بم بە تایبەتی بۆ ئەوانەی ئێستا خەریکی ئەو زاتانەی خەریکی نووسینەوەی ڕەژنووسی پرۆژەی دەستوری کوردستانن و بۆ بینەرانی بەڕێز تەسەور بکەن هیچ مادەیەکی یاسایی نییە عیلاقەی بە مۆزوعی حڕیەتی فەردەوە هەبێ، ئازادی تاک لە کۆمەلگاکەمان ئاوا ئەکرێ بە ژنێک کە جلێکی بە گوێرەوەی لە ڤیدیۆکانە دیومانە، من خۆم نەمدیوە حاڵەتەکە ئاوا ئەکرێت. هەرچەندە تەوەری بەرنامەکەم بە دیاریکراوی بەتەنیا و ڤیدیۆیە نییە، یعنی فراوانترە. باشە مەسەلا ئاخر ئەمە تازە ئەمە ئەوەی وروژان، یعنی ئەوەی کە ڕوویە ئەوەی کە لە ڤیدیۆیەکا دەرچوو لە سلەیمانی یعنی سوکایەتی زۆر باشە. ئەڵێن وریابن ئەمە هیچ نسێکی دەستوری نییە، خەڵک نە یاسایی نە دەستوری کە عیلاقەی بە مافی تاکەوە بێ، بە پۆشینە، بە خوێندنە، بە هەڵسوکەوتە، بە ئاوا ئەکرێ و خەریکە ئازادی جلوبەرگ لەبەرکردن سنووردارەکرێ. ئەنجا وەرن شتێک هەبێ لە دەستورە کە بەقەدەرن و کە دەرزیەک ڕێگە بکاتەوە بۆ ئەمە سبەینێ جەل دەکرێت لەسەر جادە. باشە بۆچی قسەی ئێوە وەکو ژنان، وەکو چالاکانی ئەو بوارە، وەکو ئەنجومەنی باڵای خانمان، وەکو پەرلەمانتاران، وەکو نووسەران، ینی بۆ لەسەر ئەم دیوەیان نییە؟ بۆچی مشورخۆری و خەمخۆریەکەتان بۆ ئەوە نییە کە لە دەستوردا بابەتێکی لەم جۆرە نییە؟ نەک بێن گۆشەیەکی ئاوها بچووک وەربگرن لە ڕووداوێکی زۆر بچووکدا کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەبێت بە
فەوزا و دێن قسەی لەسەر دەکەن تۆ بۆ خۆت لە دەستوردا مادەیەک نییە کە باس لەوە بکە باز لە ئازادی تاک بکە باشە قەتیسکە باشە بۆچی خەمی ئێوە ئەمە نییە یعنی لە دەستوردا ئەمە وەکو خەمێک تەماشا بکەن بۆچی بەتەنیا ئەم گۆشەیان وەردەگرن ئەم ئەزانی عەفوەن کاکە کارزان مەبەستەکەی من چی بوو نمونەیەک بوو هێنام وشیاریەک بۆ هەمومان ڕاچەنینێک ئەڵێم هیچ نەسێکی یاسایی نییە هیچ نەسێکی دەستوری نییە بەنسبەت کوردستانەوە کە ئازادی تاک قەتیسکە طبعا لە چوارچێوەی ئەو سیستمی کۆمەڵایەتی کە هەیە ئاوا ئەکرێ کە ئێستا جەنابە بەرنامەی لەسەرەکەی پێش ئەوەی بێمە ئەم ستۆدیۆیە لە قەناتێکی کە بەرنمەیەکی لەسەر بوو ڕۆژانە قەناتەکانی تەلەڤیزیۆنەکان و کەناڵە ئاسمانیەکان بە بابەتی واوە مەشغوڵن معناوێ شتێک هەیە ئەنجا ئەڵێم تەسەورکن کە بە گوێرەی یاسا ئەو ئازادیانە قەتیس نەکراوە ئەنجا وەرە ئەگەر نەسێک هەبێ بەلای ئەوە بچێ کە شەریعەی ئیسلامی ئەمەیە ئەوەیە ئەبێ چۆن مامەڵە بکرێ لەگەڵ ئەو ئازادیانەی تاک باشە سپاس دەکەم پەخشانخانێ وارخان قسەیەکە بوو لەسەرەوەی لە ماوەی ڕابردوودا جدەلێک دروست بوو لەسەر بابەتی دەستورمان دەستورێکی سەکۆلار بێ یاخود دەستورێکی ئیسلامی بێت ئەمەی ئێستا دەیبینین درێژکراوی ئەو بابەتەیە بەڵێ وەڵامی من پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە دەمەوێت تاوکەری قسەکانی پەخشانخان دیارەمە ئێستا لە قۆناغێکی زۆر هەستیاردای لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی دەیان قەیران بووینەتەوە و قەیرانی سیاسی قەیرانی کۆمەڵایەتیە قەیرانی پەروەردەیە بڵێ کۆمەڵە قەیران قەیرانی شەڕی ئێستا لایەگەمە لە جەنجین لەلایەکی تریش ئێستا لە هەرێمی کوردستان خەریکی نووسینەوەی دەستورن کە دەستورێک بۆ هەرێمی کوردستان هەبێتن لەو کات و ساتەدا هەندێک شتی نەخوازرا و ڕوودەدات بەداخەوە نەدەبا لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری سلێمانی شتێکی ئاوا ڕوو بداتن ینی بەڕاستی ئەوە ئاماژایەکی خەتەرناکە بۆ ڕوبەڕووی بوونەوەی ژنان لە هەرێمی کوردستان کەواتە پێت دەڵێتن ژنان ئێوە ستۆپ بکەن ئەوەی من بینیم لە گرتە ڤیدیۆیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ژنەکە هەر زۆر ئاسایی بووە جلێکی زۆر ئاسایی لەبەر بۆ کۆمەڵی خەڵک بە دوای کەوتە و هۆی های لێ کردووە کە ئەوە پرسیارە و ئاماژەیەکە ئاماژایەکی خراپە بۆ سەرجەم لایەنە سیاسیەکان بۆ سەرجەم هەرێمی کوردستان بۆیە دەبێت بەس هەز ناکەی لە حەجمی خۆی زۆرتر ئەم بابەتە وروژێنرا و قسەی لەسەر کرا خەر خۆی کە لێرەدا بەقەدەوە بووکەوە هەمووی لەسەر بۆترێ بەڵێ تۆ ئەگە لێرە ڕێگری لەم پرسەنەکەی لەوانەیە شتی تر دووبارە بێتەوە بە تایبەتی ئێستا گرفتێک هەیە لە بە تایبەتی ئەم لیژنە 21 کەسەی دەستور کە دانراون نوێنەری سەرجەم پێکاتەکان لایەنە سیاسیەکان سەرقاڵی نووسینەوەی دەستورن ماوەیەکی دوور و درێژە بەس یەک مادەیان پێتێ بەڕنابێتن کە ئەویش مادەی شەشە گرفتێکی زۆری بۆیان دروست بووە و بە معلەقی تاکو ئێستا ماوەتەوە ئەوە پێم وایە بەشێکی لەوانەیە پەیوەندی بەم پرسەوە هەبێ بەڵام ناکرێتن لە ئێستاوە کە شتێک ڕوودەداتن لە هەرێمی کوردستان هەر هەمومان پشتیوانی لەم قەزیە نەکەین من یەکێک لەو کەسانی بەڕاستی ئەوە پرسیار لەلام دروست بوو کە بینیم ئەم ژنە بەزرێکی ئاسایی لەناو بازار بسوڕێتەوە و ئاوا هۆهەیە لێ بکرێتن ئەی چۆن ئێمە دەتوانین دەستورێکی تازە و مۆدرن بۆ هەرێمی کوردستان بنووسینەوە باشە بەڵام قسەیەک هەیە لەسەرەوەی ینی کە بە جۆرێک لە جۆرەکان لە پاش قسەکردن لەسەرم بابەتەوە ئەو زەقکردنەوەی لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ناو میدیاشدا ئێستا خەریکە و بابەتە ینی زۆرتر باز دەکرێت و دەوروژێنرێ جیاکاری دروست بووە ینی خەریکە بەرەی ئیماندار و بێ ئیمان دروستە بێ ینی قەزەکە ئەوای لێ هاتووە ئەمە لە بەرژەوەندی چێیە یعنی لە بەرژەوەندی چێشکێتەوە لە کاتێکا من وەکو لە پێشێکە ئاماژەم پێکرد لە ساڵانی زۆر دوورتردا لەم هەرێمەدا ئەگەر خەڵکێک حیجابی کردبێ یان تەنورەی مینیجۆبی لەبەرکردبێ هیچ گرفتێکی نەبووە بۆچی ئێستا ئەمە بێ بە بابەت طبعا ئەو جیاکاریە خزمەت بە بەرژەوەندی هیچ کەسێک ناکە هیچ تاکێکی کۆمەلگا ناکاتن لە هەرێمی کوردستان بۆیە دەبێتن هەردووچیان بە تەفاهم بتوانن لەم بە تایبەتی لە نووسینەوەی پرۆژەی دەستور لە مادەی 6 هەوڵ بدرێتن تەوازنێک ڕابگیرێتن بۆی هەردوو لا بەیەکەوە بتوان لەبەرەوەی بڵێ هەری ئەگەر من نمونە بە هەرێمی کوردستان بهێنمەوە کۆمەڵک پێک هاتە بەیەکەوە دەژین دەیان ساڵە بەیەکەوە دەژین هیچ گرفتێک نەبووە
ئەو پەخشانخان باسی هەفتایەکانی کرد لە ساڵی هەشتایەکان کە من سەیری وێنەی کە سوکارە نزیکەکانم دەکەم ئەو جلانەی کە ئێستا ئەوان ئەو کات لە بەریان دەکرێت ئێمە ناتوانین ئێستا لە بەری بکەین یعنی هیچ گرفتێک نەبووە تۆ تەماشا بکە تەماشای دەوڵەتی تورکیا بکە حزبێکی ئیسلامی بەڕێوەی دەباتن ئەو لە دەسەڵاتە بەڵام ئازادیە لە هەموو شوێنێک خەڵک ئازادە جلی ڕوت لەبەر دەکا ئازادە حیجابە کەسە دەخۆلی ژیانی شخصی هیچ کەسێک ناکەوێت بەڵام ئەوەی جێی پرسیارە خەریکە هێشتا ئێمە دەستورمان نەنووسیتەوە ئاماژە بەو شتە خراپانە ئەوە جێگەی پرسیار دەبێتن بۆیە دەبێتن ڕێگری لێ بگیرێتن. باشە سوپاس دەکەم ئێڤار سۆنیا خان دەمەوێت جیاوازتر پرسیارەکانم ئاڕاستی تۆ بکەم بۆ پێی تۆ نووسەری حتمما زۆرتر لە بواری ژناندا لەو مەجالەدا دەنووسن ئەوەی کە لەلایەن ژنانێک کە بەرگری لەو ئافرەتە دەکەن یاخۆ دژی ئەو هاهوها کێشانە بوون کە گوایە کراوەتە سەر ئافرەتێک لێکی لە شارەکانی هەرێمی کوردستاندا زۆر گەورەتر نەبوو لە حەجمی ڕووداوەکە خۆی بەڵێ خۆی مەسەلەکە گەورەتر بوو ئەگەر قەزێکە وەک خۆی وەرگیرایە یعنی مەسەلەن ئەوەی تایەکرێ ناوچەگەرایەتی تیاگرێ ئەڵێنەوە سلێمانی لەساس پایتەختی کولتوریە و ڕووداوێکی وا تیای ڕووی داوە شتێکی سەیر باشە ئەوە نقطەیەکە کە دواتر دەکەم بەتەوەرە من ئەمە تیش بخەمە سەر ئەو نقطەیە زۆر هەڵەیە علاقی چی ئەوە سلێمانی کووردە هەولێر کووردە کەرکووک کووردە بادینان کووردە بۆ ئێمە ئەم ناوچەگەرایەتێ تاکەی طبعا ئەمە حزبەکان ئەم زەهنیەتەیان دروست کردووە وەزەکردنەوەکەشی ئەبێت دەستی ئەوەی تیابێ یعنی حزبێک بەمە بەس بیەوێ ئەم بابەتە گەورەتر بکە حەجمەکەی گەورەتر نیشان بدە خۆی ئەزانی چیە کێشەکە لە چیدایە کە ئەو دیاردە نەگەتیفانایی کۆمەڵایەتیانە کە ڕوو ئەدەن ناوچەگەرایەتی تیا ئەکەوێ قەزیە ڕئیسیەکەمان لەبیرە چێ دیاردە سەرەکیەکەمان لەبیرە چێ لێرە دیاردەیەکێ ئەویش ئەوەیە تەعەدا کراوە لە ئافرەتێک هیچ زەمبێکی نییە جلێکی ئاسایی لەبەر ئازادی خۆیەتی تۆ لە وەها لەبەر ناکەی کەیفی خۆتە ئەو وەها لەبەرەکە کەیفی خۆیەتی هەر یەکەو بە کەیفی خۆی ئەمە بەسیتریشتی ئازادی ئینسانە یعنی ئێستا لەم سەردەمە معقول نیە ئەمە بینە سەر مناقەشەی جلوبەر اینجا ئەمە ڕێگوڕیشەشی هەیە ئێمە لە 1970 ئەوانە 1970مان لەبیر نەچێت کە ئیسلامی توندەکان ئیسلامی سیاسی بەدای سەلەفیەکان تیزابیان ئەڕشتە سەر ئەو لاقڕوتەکان ئەگەر لاقت ڕوت کردایەکە تەندورەکەت یەک تۆز کورد بایان سفور بوویدایە اینجا و مامەڵەکردن لەگەڵی لە ڕاگەیاندن بێمەوە سەر پرسیارەکەی تۆ ئەو ژنە ڕوت نییە ئەوانەی دیفاعی لێکەن و دیفاعی لێ ناکەن ئەڵەن ئەو ئافرەتە ڕوتە کار ڕوتە من تێناگەم یعنی من ڤیدیۆکەم بینیوە ئافرەتەکە ڕوت نییە زۆر ئاساییە جلێکی قۆڵکورتی لەبەرایە یعنی ئەوە بە هەزاران ئافرەتی وا هەیە لە جادەکانەوە ئەم هۆی هەیە ئەبێ ئێمە لێکی دەینەوە بۆ لەم کاتەیە کە شەڕی داعشەکرێ داعش چێە داعش دەوڵەتێکی ئیسلامیە یعنی فکری ئیسلامیە یعنی ئیسلامی سیاسی قەزدم لێرە معنای ئەوەیە لە سلێمانی ئەگەر تا ئێستا سەلەفیەکان بەهێز نەبوونە ئێستا بەهێز بوونە ئەمە ئەگەر لە ڕووی نمونەیە بەسە بۆ ئەوە نمونەی تریش هەیە بەڵام ئێستا ئەمە مۆزوعەکەمان ئێمە دین دیاردەیەک وەرەگرین خۆ تۆ نای مەجال ئەوە نییە تۆ هەموو دیاردەکان باس کرێ ئەوە ئەبێت دیراسی بۆ بکرێ اینجا ئیشش نکراوە بەڕاستی لەسەر تەوعیکردنی کۆمەلگای ئێمە 20 ساڵە 25 ساڵە دەوڵەتمان هەیە کام چاکسازی کراوە لە هیچ بوارەکان نەکراوە نە لە پەروەردە نە لە سیستەمی پەروەردەیی نە لە سیستەمی کۆمەڵایەتی ینی هیچ شتێک بە منەظەمی هی نابێ بۆیە هەموو شتێک لە خۆیەوە شتی سیر دروستە بێ هەر جارە و دیاردەیەک دروستە بێ ئیتر حزبەکانش دێن یاری پێەکەن ئیتر قەزەی ئافرەت بێجار وا هەیە قەزەیەکی فکری ئیسلامی و چوزانم علمانیە ئەمە هەمووی لەبەرەوەی وەزعەکە زۆر نالەبارە نەک بەس منتیقەکەی ئێمە هەموو منتیقەی کە دەوروبەری ئێمەی گرتوۆتەوە ئەمەی کە کرا هیچ بە دووری مەزانە تەشەنە بسەنێ وەکو ئەوەی لە ئێران ڕووی داوە ئافرەتێک کە کتێبێکی ستاندووە بوختانیان پێکردوتیانە قورئانی ستان و قورئانشی نەستان و بینیمان لە جادەکان چی لێکرا ئەمە تەتەورەکە بۆ شتی گەورەتر یعنی شتێکی خەتەرە بەڵام بێ هۆکاری هەبێ بۆ تەتەور من سەرنجی هەندێک لەو خەڵکانم خوێندەوە کە لە نێوەندەکەدا وەستاون ینی نە لەبەرەی بەرگریکردنن لەو ئافرەتانە لەبەرەی بەرگریکردنن لەوانەی کە دژی ئەوە بوون ئافرەتێک بۆ جۆرە لە مانگی ڕەمەزانە بێتە دەرەوانێ ئەوەیە سەرنجی ئەوان ئەوەیە کە ژنان چالاکانی ئەو بوارە نەیانتوانی وشیارانە مامەڵە لەگەڵ ئەم بابەتەدا بکەن بەقەدەوەی ڕەتفعلیان دروست کرد
بەقەدەوەی بەرەیەکیان لە بەرامبەر خۆیان دروستکردن نەیانتوانی بابەتەکە هێور بکەنەوانێ نەیانتوانی زمانێکی گفتوگۆی نەرم دروست بکەن پێدوانی وایە یعنی بۆ نمونە بابەتێک وەکو هەواڵ لە زۆرێک لە میدیاکانە بڵاو بۆی کە هەندێک لە ئافرەتان دەیانەوێت بە جلی نیمچە ڕوتەوە بچنە ناو بازار و لە شارەکانە پیاسە بکەن ئەمە ڕەتفعلی توندی لێ ناکەوێتەوە هەر لە بەرامبەرەوەدا من کۆمەڵێک گەنج لە فەیسبووکەوە وتیان ئەگەر ئەو ئافرەتانەوە بکەن ئێمە ئامادەین کە تێزابیان پێ بکەین ینی بۆ ئەوها ئەم بەرە لێگرتنە دروست بکرێ زمانێکی دیکە نەرمتر منتەقیتر نییە بۆ ئەوەی لێک تێگەیشتنی دروست بکرێ زۆر ڕاستە ئەوە بۆ لەبەرەوەی ئەگەر بێت و دەسەڵاتی ئەم کوردستان هەموو ئەو بڵین ئاسایشی وڵاتەکەی ئێمە ئەبێ لەو شۆنانە بەڕاستی هەندێ یین هەبێ ئاسایش هەبێ بەرگری لە ئافرەت بکات چکە ئێمە کۆمەلگایەکی داخراوین من پێتم وت ئەمە ڕەگوریشەی هەیە یانی توندوتیژی لە کۆمەلگای ئێمە ئەوەندە لاوازە بێ پۆلیسی بۆ دابنی بۆ مەسەلەکە لاواز نییە تۆ کە بە کۆمەڵێک کەس هینی کرد بە باران بۆبی باشە بینیانی لە فەیسبوک نووسرا بوو باشە پێی چەکە هاهوی لێکراوە بە ئەوش هاهوی لەوام کردا ئەو یەک کەس بوو ئەقینا با یەک کەس لی بکردایە ئۆکەی مشکلەمان نابوو ئەو کاتە ئەبوو بە کێشێکی تاکە کەس بەڵام کۆمەڵێک کەس کۆبێتەوە بەسەر یەک مرۆڤ ئەوە ترسناکە یەک کەس نەبوو هۆی های لێ کردووە بە گشتیانەوە هۆی هایان لێ کرد ینی زیاتر لە 300 زەلام بەسەر بۆ گیانی یەک ئافرەتی نە سیلاحی پێیە نە هیچی کردووە ئەوە پیاوێکی بکوشتای هۆی هایان لێ کرد نەیانەکرد ئەوە دزی بکرای هۆی هایان لێ کرد وەڵڵا نەیانەکرد بەڵام جلێکی ئاسایی لەبەر ئەیتۆ خۆت نەیانەکرد متەئەکدم تا ئێستادا چەند ئافرەت هەیە زۆر جا ئەبیستین بینیمانە حتا لە کەناڵەکانش پێشان دراوە پیاوی کوشتۆ مێردی خۆی کەس هۆی های لێ نەکردووە ئەسڵەن بۆشیان نییە هۆی های لێ بکەن قانون هەیە یاسا هەیە باشە گریمان ئەو ژنە جلێکی لە بەرابوو لەگەڵ دابوونەریتی کۆمەلگا ناگونجێ باشە شتێکە هەیە ناوی یاسایە بەڵام کۆمەلگای ئێمە فێر نەبووە ڕێز لە یاسا بگرێ بێ ئەچمە لە یاسا لە محکەمە شکایەتەکەم ئەم ئافرەتە یا ئەو پیاوە بە جلوبەرگێکی ناشیاو کە عەزیەتی کۆمەلگاکە و دابوونەریت و نازام کۆمەڵی ئەو شتانە بە حکمی یاسا ئەتوانێت فەسڵکە حاکمەکە ئەو کاتە بە پێی یاسا حکمەکە بەڵام بەم شێوە هەمەجیە ئەوە زۆر قێزەوەرە یعنی ئەمە ئەگە هەر کەسێ ئەو ڤیدیۆیە ببینێ باسی کورد کرابێ لە لای کوردی هەر پێی وایە دواکەوتوترین کۆمەلگایە ئەسڵەن وا تەسەورەکە هەر خوێندەواریشمان نییە وا تەسەورەکە ئێمە جامیعە و زانکۆ ئەوانەشمان نییە ئەگەر کەسێک بێت تۆ لە دەرەوەی وڵاتەکەی تۆ تەماشای ئەو ڤیدیۆیە بکە بەڵێ سوپاس دەکەم سۆنیا خان پەخشان خان ئەم بابەتە بابەتێکی هەڵتوقیوی ئێستەیە یان ئەم بابەتە کللتوریە ئەگەر بابەتێکی کللتوریە دەکرێت ژنان بە تایبەت بۆ خۆیان بە کەم تەرخەم ناوبەرین لەوەی کە نەیانتوانیەوە ئەم بابەتانە نەرم بکەنەوە و ڕۆڵیان هەبێت لەوەی کە نەگاتە ئێستا من کۆمنتێکم هەیە هەر عیلاقی بە پرسیارەکەی جەنابتەوە هەیە من وەکوتم ئەوەی کە کرا ئەوەی کە لەو گرتە ڤیدیۆیە هەیە ئەنجا لەکوێ چۆنە شتێکی زۆر قێزەونە شتێکی مەترسیدارە ئەگەر تەشەنە بکە بەڵام من پێم وایە تەعاملێکی لە حەجمی خۆیان لەگەڵ نەکرا یعنی زیاد لە حەجمی خۆی تەعاملەکە بە ئەوەی کە خۆت ئاماژت پێکرد پێکرا و بەڕاستی ئەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئیعلامیش ئێستا هیچ دەستگایەکی ڕاگەیاندن نابینی بابەتێکی لەسەر ئەمە نەکردگە لەسەر ئەم حادیسەیە ئەمەش وەکو پێشتریش ئاماژەم پێەیە عیلاقی بە کۆمەڵێ یعنی کۆمەلگاکەمان سەیری کە بەردەوام لە گروژانایە لەسەر هەموو بابەتێک تەماشاکەی ئەبێتە قەزەیەکی گەورە هەفتەی پێش و مەسلەی کۆچی گەنجان و هەتا دوایی پێش ئەوە مەسلەیەکی تر یعنی شتەکان بە ئاراستەیەکی ئیتر زۆر یعنی ئەوە نێ وروژانن زیادەکە من پێم وایە یعنی عیلاقەی بە ئاستی هۆشیاری ئەوانەوە هەیە کە تۆڕێ و بینەکانی تۆڕی کۆمەڵایەتی بەکارێنن و هەندێ بەرامجی ئەعلامیش باشە ئەمە تازە نییە بە دیاریکراوی بە تایبەت دەرناو چالاکانی ژنانە
ئەنی خۆ خەڵکانێکی دیارن ئەوانن کە بەردەوام کار دەکەن لەو بوارەدا لەو بوارەدا دەنووسن. ئەمە مەسلەیەکی یعنی ئەزانی پێ دەڵێم جەوەکە وایە جەوی ناو کۆمەلگای ئێمە تەماشاکە حتا مناقەشەی سیاسی یعنی وای لێ هاتووە ڕەنگەیسە زۆر کەس گوێی لێمە و ئەڵێ وەڵڵاهی ڕاستەکەی خەڵکی کە ئەبێتە مناقەشەی سیاسی تەلەڤیزیۆنەکە ئەگۆڕێ حتا مناقەشەی سیاسی وای لێ هاتوو بە گرژ و بە یعنی تر علاقەی طبعا بە هەموو ئەو مەشاکل و قەیرانانەوە هەیە کە هەیە و علاقەی بەو وەزعەوەیە کە لە دەور و پشتمانە ئێمە داعشێک لە ناو دەرگامانایە بە هەموو ئیترەوە داعش خۆی کافیە بڵێ داعش بۆ وەصفی هەموو نەوعە توند و تیژی و ئیرهاب و ناقۆڵاییەک بەڕاستی کە یعنی ئەمە تازە نییە هەڵتۆقی و نییە من وەبیر هەمووتانی هێنمەوە لە 2008 کاتێک کە یاسای ئەحواری شخصی لە پەرلەمانی کوردستان هەموار کرا لە مزگەوتەوە بەناو ناوی ژن و پیاوی ئەندامانی پەرلەمان هات لە سەرۆکی پەرلەمانەوە هەتالی جنەی ژنان کە ئەمانە وا ئەکەن و مجتەمع کۆمەلگا ئەشێوێن و لەبەرەوە ئەمانە جاروبار حاڵەتی وا ئەبێ ناکرێ یعنی زۆر زیاتر لە خۆی هین بکەین ینی ئەوە نیە بەڵام ناشکرێ بێدەنگ بین لە ئاستیا نابێ بێدەنگ بین بەتایبەت لەسەر گەورەبوونەکەی بمبورە لەسەر گەورەبوونی و حەجمی لە ێڤارخانیشم پرسی تا چەند پەیوەندی بەو ئەجوایی پێشترەوە هەیە کە قسە لەسەر مەسلەی دەستور دروست بوو کە دەستورێکی سێکۆلارمان هەبێ دەستورێکی ئیسلامیمان هەبێ ئەم بابەتە بووە بابەتێکی گەرم یعنی کەمپینی بۆ دروستکرا هەندێک لە چالاکانی ژنان بە گەرمی یعنی سەرقاڵی ئەم بابەتە بوون. بەڵێ ئەزانی پەیوەندی بە گەلێ لایەنەوە هەیە یعنی گەلێ فاکتەر هەیە ئێستا نەکەر ئەم حاڵەتەکە ڕوویە کۆمەڵ یعنی هەر شتێک ڕوئە ملاحەزە بکەن هەر شتێکی کە حتا بچووکیش بێ کە ڕوئە فترەیەک هەفتەیە 10 ڕۆژ 5 ڕۆژ زۆر گەرمە بێ دوایی یعنی ئەنیشێتەوە بابەتێکی تازەیەت بۆیە علاقەی بە کۆمەڵێشتەوە هەیە مەسەلەی دەستور من ئەگەر باس لە دەستور بکەم ئەوەلەن لیجنەکە هەموو نوێنەری هەمووانی تیانە هەموو لایەنە سیاسیەکان نوێنەری 5 لایەنی سیاسی کە حکومڕانی ئەەکەن کە لە حکومەتە کە حکومەتیان پێکەێناوە نوێنێری ئەو 5 لایەنی تایە کە بۆ نووسینەوەی دەستور ئەمە قەت وارد نییە 20 کەسن 21 کەس نین بەڵام لەگەڵ ئەوەشە وفود و خەڵک ئەچێتە لایەن یعنی ئێمە وەکو ئەنجومەنی باڵای کاروباری خانمان سەردانمان کردن و زۆر بەهێنی پێشوازیان کە ڕێیەکانمان یا خستە بەردەستیان کە ڕێی یعنی ئیسینادمان کرد بۆ سەر ڕێی زۆرینەی جەماوەری ژنان کە پەیوەندیان لەگەڵ ئێمە هەیە و زۆرینەی ئەندامانی ئەنجومەنەکە سەبارەت بەو مادەی کە علاقەی بە شەریعەوە هەیە یعنی زۆر کەس ئەچێتە لایەن اینجا وەکو پێم وتی یعنی مەسەلەی دەستور ڕەنگە تأثیرێکی هەیە مەسەلەکانی تر تأثیری هەیە مەسەلەی داعش تأثیری هەموو مەسەلەکان تأثیریان هەیە بۆ ئەوە ئەڵێ نەیان توانی زمانێکی گفتوگۆ و ئەوە دروستکەن یعنی بەڵێ من لە منیش وەبزەم پرسی مشکلە نیە من پێم وایە یعنی لە ناو توێژی ژنانە یعنی بیرکردنەوەی هەمە جۆر هەیە ینی ڕەنگە هەبێ موقفێکی محایدی گرتووە ڕەنگە هەبێ بڵێ دەستیان خۆش بێ و ڕەنگە هەش بێ بە ینی زۆر پێی ئیستیفزاز بوو زۆر پێی ناڕەحەت بوو لەبەرەوە ناکرێ و زۆر جاریش ئێستا بزان پرسیارەکەی جەنابیشە ژنان خۆیان یعنی ژنان کێیە ژن بەشێکە لە کۆمەلگا کۆمەلگایەک نییە ناوی کۆمەلگای ژن کۆمەلگایەکی ژنیە ناوی کۆمەلگای پیاو کۆمەلگا ژن و پیاوە مەسەلەی ژن تەنها ئەرکی ژن نییە ئەرکی هەموو کۆمەلگایە بە ژن و پیاوەوە بە موئەسسەساتی فەرمی و نافەرمیەوە بە ئیعلامیشەوە طبعا ئەمە لەبەرەوە من لێتی ناشارمەوە ئەوەی کە ئەڵێن ژنان خۆیان ژنان خۆیان ژنانیش خۆیان دابەش بوون بەسەر جۆرەها بیر و بۆچوونی فکری سیاسی خەتاکە هەر ژنان خۆیانە نە بۆ یعنی بۆ چێ بێ هەر ژن خۆی بێ ئەی بۆچی ینی
چێ مافی تۆ بسەنێ تۆ وەکو ژن تەنیا خۆت ناتوانانی ئەو مافانی کە دەبێت لە مؤسسەی ئەم وڵاتەیە لە تەواوی دامەزراوەکانی ئەم وڵاتەیە بەبێ جیاوازی بۆ نێر و مێ وەکو یەک دابین بکرێت تۆ توانی بیسەنی یان نێرینەیە گەبێ بۆ تۆی بسەنی تۆ چاوەڕێ نێرینەکانەکە ئێمە بۆ بکەن باشە چاوەڕێ ئەەکەم چونکە مافی من بەشێکە لە مافی ئەو نێرینەیە ممکن نییە کۆمەلگایەک توێژێکی باڵا دەست بێ مافی زیاتر بێ لە توێژێکی تر پێی بڵێ کۆمەلگایەکی دروست ممکن نییە ئەو پیاوە بەختەوەر کێ ئەتوانێت ئەم مافە هاوسەنگ ئەبێ مجتەمع ژن و پیاوە بڵێ کێ ئەتوانێت ئەو مافە هاوسەنگ بکاتەوە کۆمەلگا بە ژن و پیاوەوە بەڵام ئەوەیە ژن لەبەرەوەی خۆی یعنی لەژێر ئەو بارەگرانایە تەماشاکەی ژن زۆر بە حەماستر بەڵام پیاویش هەیە زۆر بە گەرم و گوڕی ئەچێ بە پیر ئەو شتەوە و قەزیەی ژن و ڕێکخراوی ژنان و هاندانی ژنان بۆ چوونە ناو بواری گشتی زۆر جار پیاوان دەوری ئیجابی باشیان هەبووە نەک ئێستا تەریخیەن بۆیە ئەم مەسەلەیە مەسەلەی بە تەنها ژن نییە مەسەلەی کۆمەلگایە لەبەرەوە بێ هەموو کۆمەلگا بە ژن و پیاوەوە بە هەموو دامەزراوەکانیەوە ئەبێ لە خەمی ئەوە بن هاوڵاتی هەبێ هاوڵاتی بە سەرفی نەزەر لەوەی ژنە پیاوە مسلمانە مەسیحیە هەرچیەکە سوپاس دەکەم پرسیارێکی تایبەتیم هەیە بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم تۆ لە ماوەی ڕابردوودا ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستور بووی ئەو مادەی کە ئێستا گرفتی دروست کردووە لە نێوانی ئەوانەی کە دەیانەوێت دەستورێکی ئاینیمان هەبێ یاخود دەستورێکی سەکۆلار تۆ کاتی خۆی دەنگت پێدا بۆ بڵێ طبعا هەتا دوو ڕۆژ پێش کۆبوونەوەی پەرلەمان بۆ ئەوەی دەنگی بۆ بابینێرێ بۆ ئیسیفتا ئەو مادەی تیان نەبوو دوو ڕۆژ سێ ڕۆژانی کە لیژنەی دەستور کە ڕەژنووسەکەی تەواو کرد وتر لە ئیش بۆوە ئەوەی تیان نەبوو ئەو مادەیە دوای ئەو مادەیە ئیزافە کرا من بە حەقیقەت بڕیارم مابوو دەنگی نەیەمێ هەر دەنگنام بە دەستورەکە ئەزانی من لە کتلەیەکی سیاسی بوو لە کتلەی حیزبی شیوعی بووم بڕیاری حزب ئەوە بوو دەنگی بۆ بین بەڵام تەحەفوزێکمان هەر عینی ڕۆژ بڵاو کردەوە لە هەموو پەرلەمانە لەسەر ئەو مادەیە نەک خوا نەخواستە لەبەرەوەی مووقفێکمان هەیە لە هەر دینێک نە بەس ئەم مادەیە لە مستەقبەلە زەرەر و زیانێکی زۆر گەورەی ئەبێ ئێستا بابەتەکەمان ئەوە نییە تەمەنا ئەەکەم لە بابەتێکی تایبەتیە باسی ئەوەکەین بۆ خەڵک لە ئەترسێ ئەو مادەی تیا بێت سوپاس دەکەم ئێوارخان قسەیەکە بوو لە پاڵ هەموو ئەو قسانی ترکە دەکرێت لەسەر ئەم بابەتە ئەمەی ئێستا گوزەرێ دروست کراوە لایەنێکی سیاسی بە مەبەست دەیەوێت ئەم بابەتە گەورەتر بکە لە حەجمەکەی خۆی بۆ پەردەپۆشکردنی دنیایەک بابەت و قەیرانی دیکە ڕای تۆ بەڵێ وڵی من هەر دەمەوێتن بۆ ڕاستکردنەوەی قسەکانی خات و پەخشان کە دەڵێتن تەنها پێنج لایەن دەستور دەنووسنەوە ئەوە پێکاتەی مەسیحی تێدایە پێکاتەی تورکمانی تێدایە ئەگەر وا بێتن ناکرێتن نابێتە پێنج لایەن ئەوانیشی تێدایە لەوانەیە ئەو تێدایە ئەوە تێدایە و لایەتی بەڵێ نوێنەریان تێدایە ڕازی نین لەو نوێنەرایەتیە کە ڕازینین بابەشداری کۆبوونەوەکان نەکەن بایکۆتی کۆبوونەوەکان کەم بڵێ نێمە ڕازی وابزانم مەبەستی پەخشانخان زیاترەوە بوو کە بۆ نمونە ئەمان نوێنەری خۆیان هەموو مەسەلەی سیاسیان لە کوردستان دەستورەکەش بێ بە دەستوری و پێنج لایەنە سبەی نابێ بە دەستوری تۆ ئەوە شتێکی کە پرسی دەستور پرسێکی گرینگە گرێبەستێکی کۆمەڵایەتی ئەم پرسەر هەندی نیشتیمانی لەسەرە بەڕاستی ناکرێتن بڵێ ڕاستە لەوانەیە حزبی شوعیان چەند لایەک کورسیان هەبوو لەوانەیە بە هەڵبژاردن یان بە هەر میکانیزمێک نەیانتوانیوە لەم لیژنەیە بن بەڵام تۆ تەماشاکە دوای ئەو پێنج لایەنە سیاسیە ئەو پێکاتەی تورکمانی تێدایە کلدو ئاشووری تێدا مەسیحیەکانی تێدایە ئەگەر ئەوان ڕازینین دەبێت نابێتن ئەگەر یەک لایەن ڕازی نەبێتن دەستور بڕیاری لەسەر نادرێتن وانە بۆیە ئەم پێنج لایەنە بە تەنها ناتوانێت بڕیاردا ئەگەر وایە دەبێتن ئەوانیش سەحب بکەنەوە بڵێن وڵای ئێمە بایکۆت دەکەین ئەگەر ناتوانێت قەرار و بریاری بۆ ئەو مۆزوع سەبارەت بۆ مۆزوع ئەم حادثە ڕووی داوە
ئاماژەیەکی خەتەرناکە بۆ ژنان لە هەرێمی کوردستان ئێمە چی بکەین باشە هەوڵ بدەین چی بکەین کە بۆ ئەوەی جارێکی تر ئەم حاڵەتە دووبارە نەبێتەوە بۆیە ئێستا من وەکو ئەندامێکی پەرلەمان لە لیژنەی ژنان کار دەکەم بەنیازین کۆنفرانسێک ببەستین تەلاری پەرلەمانی کوردستان نا پرۆژێکمان پرۆژێک ئامادەکراوە دیارە ئەم پرۆژی بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەروەها ئەنجومەنی خانمان پرۆژەیەکیان ئاراستەی لیژنەی نووسینەوەی دەستوری کردووە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێمە وەکو لیژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان ژنانی پەرلەمانی کوردستان ئێمە ڕاوێژمان کردووە لەگەڵ سنتەری توێژینەوە لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی هەوڵ بدرێتن چی بکەین بۆ مادەی 6 بۆ ئەوەی جارێکی تر کارەساتێکی تر دووبارە نەبێتەوە کە لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک گرفت و بەربەست بۆ ژنان دروست بووە بۆیە ئێمە بەنیازین ئەم کەسانەی کۆمەڵێک مەلاو زانانی ئاینی ئەوانەی زۆر شارەزان لەم بوارە داوت بکرێن کۆنفرانسەکە تەسەور ناکەم بە ڕۆژێک و 2 ڕۆژ تەواو بێ دەکرێتن 3 ڕۆژ بێ حاکمی تێدا بێتن پارێزەری زۆر باش و شارەزای هەبێتن لە بواری خەڵک چاڵکوانی زۆر شارەزا لەم بوارە لە هەردوو لایەنەکەوە بەیەکەوە بۆی بە هەردوو لا بڕیارێک بدەن مادەی 6 گۆڕانکاری بکەن بۆی مادەیەکی باش بێ خزمەت بە پرسەکانی ژنان بکاتن لە هەرێمی کوردستان تۆ تەماشا بکە بڵێ بە قەراری 1325 ئەنجومەنی ئاسایش دەڵێتن هەر هەرێمێک هەر وڵاتێک کە بیەوێتن دەستور بنووسێتەوە دەبێ مافەکانی ژنان لە بەرچاو بگرێتن بۆیە دەبێتن لیژنەی دەستوری بە تایبەتی ئەو ژنانەی کە لە ئەندامن لە نووسینەوەی لیژنەی دەستوری داکۆکێکی سەرسەخت بن بۆی مافەکانی ژنان پێشەل نەکرێتن لەوێ دەرو ئەو مافانەی کە هەیەە بۆ نمونە بەبێ جیاوازی ڕەگەزی لە مەسەلەی ئابووری هەر تاکێک چۆن پیا و مافی هەیە ژنیش بە هەمان شێوە مافی هەبێ باشە بەڵام وەڵامی ئەو پرسیارە مور نەگرتەوە کە سەرنجەکەی لەسەرەوەی ئەمەی ئێستا ئەگوزەرە دروست کراوە بابەتێکە بۆ ئەوەی هەندێک بابەتی گرنگتر قەیرانی گرنگتر کە ئێستا حزوریان هەیە و بوونیان هەیە لە هەرێمی کوردستانە پەردە پۆش بکرێت بەمە بشاردرێتەوە کاکەزان من پێشتریش ئاماژەم بەوەدا ئێمە ئێستا لە قۆناغێکی زۆر هەستیارداین ئەوە دوو پرسی زۆر گرنگ هەیە هەرچەندە من وەکو پەرلەمانتارێ قسە دەکەم ئێمە لە فەسڵی تەشریعی ئێستا لە مانجی هەش دوو پرسی زۆر گرنگ هەیە دەبێ ئەم لیژنەی دەستوریە بە زووترین کات راپۆرتی تەواو بێتن تەسەوڕ ناکەم کە تەواویش بێتن ئەگەر ئەو پرسەکەی تریش مەسەلەی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمە بۆیە دەکرێتن ئێمە بە جددی هەوڵ بدەین نێڵین جارێکی تر ئەم ڕووداوانە دووبارە بێتەوە ڕێگری بکەین ڕێگری لە مەوزوع بکەین من تەسەوڕ ناکەم لایەنێکی سیاسی بە ئەنقەز بێتن قسە لەسەر ئەم مەوزوع بکە من هەر خۆم ڕەخنەم لەم ژنە هەیە کە ئاوای بەسەراتوە بۆ نەچوە سکاڵات تۆمار بکاتن کە حەقی مەشروعی خۆیەتی باچ و باش سکاڵی تۆمار کردبا ئەو کاتی دەمانتوانی کۆمەڵێک دیفاعی لێ بکەین ئێستا ئەمە ژنە من پەیوەندی بە بەڕێوەبەری توندوتیژی سلێمانی کردووە تەلەفۆنەکەی وەڵام نەداوە بەداخەوە بەڵام پەیوەندیم بە چەند فەرمانبەرێک کردووە بە چەند چاڵاگوانێک داوام لێ کردوون لە هەر شوێنێک بێ ئەم ژنە بدۆزرێتەوە بۆ ئەوەی بێ سکاڵات تۆمار بکاتن بۆ ئێمە بە تەواوەتی دیفاعی لێ بکەین ئێستا ئەنجومەنی خانمان ناتوانێتن سکاڵات تۆمار بکاتن لەبەرەوەی ئەم ژنە دیار نییە بوونی بڵێ دەکرا ئەم ژنە بێتن سەردانی ڕێکخراوێکی ژنان بکە سەردانی ئەنجومەنی خانمان بکە سەردانی بەشی مافی مرۆڤ بکاتن سەردانی موسسەیەک بکاتن کە سەردانی پەرلەمانی کوردستان بکە کە لیژنەی ئێمە لیژنەیەکی معنیە بە دووادات چوون دەکاتن بەڵام گرفتەکە لەوەدا ئەم ژنە دیار نەماوە ئێستا من پەیوەندیم کردووە دەڵێم لە هەر شوێنێک بێ ئەم ژنە بدۆزرێتەوە بۆی حەقەکانی نەفەوتێ بۆی جارێکی تر خەڵکێکی تر دووبارە نەچنەوە هەمان ئەم ڕووداوەی کە ڕوویدا دووبارە بکرێتەوە بەڕاستی باشە پێشووتر ئاماژەت بە چارەسەردا یعنی چۆن بکرێ ئەم بابەتە دووبارە نەبێتەوە ڕۆڵی ژنان دەمەوێت تۆ پێم بڵێ دەبێت ڕۆڵی ژنان چی بێ بۆ ئەوی بابەتێکی لەم جۆرە دووبارە نەبێتەوە و تۆ بۆ خۆت لەم قەزیەدا هیچ نیگەران نەبووی لە هەڵوێستی هەندێک لەو ژنانی کە قسەیان هەبوو لەسەر ئەم بابەتە؟ طبعا ئێمە هەمومان زۆر پێمان ناخۆش بوو زۆر متەسیر بووین بەو مووقیفەی کە بەرامبەر بەم ژنە ڕوویدا بەڵام ئێمە ناکرێتن ڕەتفعل لێکراوانی کۆمەڵی خەڵکێک بەداخەوە دیارە ئەو خەڵکانە خەڵکێکی نەخوێندەوار بوونە هاتوونە هیان لە کەسێک کردیا حتا بە هاوڵاتی کوردستان نەبێ میوانێک بێتن من بچم سەردانی وڵاتێک کەم ئاوام لێ بکرێ دەبێت پرسیارێک لە خۆم بکەم بەڕاستی ئەوە جێی شەرمەزاریە بۆ ئێمە بۆ هەمومان بۆیە
من تصور دەکەم دەبێتن ئەم مەوزوعە نابێت بە ڕەتفعل بێتن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بڵێ ئەوان هەڵەیەکی گەورەیان کردێ بەرامبەر بەم ژنە و بەرامبەر بە ژنان دەیکەن لەبەرەوەی ئەوەی بەرامبەر بەم ژنەکەەوە بەرامبەر سەرجەم ژنانی کوردستان کراوە ئەوەی ئێستا ڕەتفعل نییە ئەو ئاماژەیە ئەو ئاماژەیەکی خراپە خەتەرناکە بۆ سەرجەم ژنان باشە بەڵام ناکرێت ئێمە بە ڕەتفعلێکی توند ئاوا وەڵام بدەینەوە ئەوەی دەکرێت ئێستا بەڕۆحەتی ڕەتفعل نییە یعنی سەنگەرگرتن نییە لە بەرامبەرەکەی من دەڵێم ئێمە نابێ بە ڕۆحیەتێکی توند وەڵامی ئەم خەڵکانە بدەینەوە کە نابێتن خۆیان ژنانی ڕێکخراوەکان بە تایبەتی چالاکوانان خۆیان بهێنە ئەم ئاستەیە بەڕاستی دەکرێتن لە ڕێگەی کۆڕ و سیمینار پەیوەندی بە جیهەدی معنی بکەنەوە ئەنجومەنی خانمانەوە پەرلەمانی کوردستانە ڕێکخراوەکان کۆبنەوە بکەن مێزگرت دیان هەبێ دەکرێت خۆپشاندانێکی هێمنانە بێتن بەڵام نەکرێت ڕەتفعلێکی ئەوا بێتن کە ئەوەی چەند شتی ئەوان خراپیان کردێ ئێمە خراپتر بکەین. باش سپاس دەکەم بەرخان سۆنیا خان دیسانەوە لەسەر ڕۆڵی ژنان بۆ خۆیان دەمەوێت پرسیار لە تۆ بکەم ینی بۆ خۆی ژن توانیوێتی ئەوەی کە هەمیشە گلەی لێی هەیە لە مافەکانی لە گوزەرانی توانیوێتی خۆی بتوانێت بۆ خۆی بەدەستی بێنێ شەڕێکی معقولی کردووە بۆ ئەمە ینی چۆن خۆی بۆ خۆی لەناو ئەم کۆمەلگایە ناو ئەم کۆمەلگایە دەسەڵات بەدەست بۆ نمونە تۆ ئەگەر پێ دوا بێت لە دەستوردا غەدر لێ یەکرێوە کوژنە کێ توانێت ئەم غەدرت بۆ بگەڕێنێتەوە نازانم لە وڵاتێکە ژێ جارێک قۆناغی ئەسڵەن دەستور ئەوەنە تەسیری نەبووە بەسەر سیستەمی ژیانمان ئێمە کۆمەلگایەکی مەدەنی نین دەستور یعنی ژنان بۆ نمونە ئێمە جارێ ئەبێ کۆمەلگایەکی مەدەنی دروستکەین اینجا باسی دەستورێکی ئەلمانی ئەمە ڕێی منە چێ ئەمە دەسەڵات دروستیکە خەڵک دروستیکە ئەو لایەنە بەرپرسەکان دروستیکەن من و تۆ دروستیکەین هەر کەس و بە حەجمی خۆی من ڕەنگە بە مەقالەیەک بە نووسینەوەیەک وانە تۆ بە پرۆگرامێک کە تۆ ئەندام پەرلەمان بی بە تەقدیمکردنی پرۆژەیەک وانە وەزیر بی وەزیری پەروەردەی مەسەڵەن هەندێک چاکسازیەکەی مەلایەک بی لە مزگەوت دیسان چاکسازی لە ئاینەکە هەر کەس و لە بواری خۆی بەڵام ئێمە تێکەڵکردنی مەساحەکان نەکەین باشترە مەسەڵەن نووسەرێک ئافرەتێک بەتەنیا فەیسبوکێکی هەیە ڕێک ئەڵێ خۆ ناتوانێت کۆمەلگا بگۆڕێ خۆشی ڕوودکاتەوە هیچ چی تەسیرێکەیە ئەو پەڕی زۆر عەدای لێکرێ و جنێوی پێدەن وایە نا ئەمانە ئێمە لە سەردەمێکیان هەندێک شت هەیە ئەمە ڕوانگای حزبەکان نییە کە یەک ئەسڵ من نازانم تەسریحی هیچ لایەنێکی حزبیم جۆ لێ نەبووە یان لایەنێکی ڕسمی لەسەر ئەم توندوتیژێ کە توندوتیژێکی جەماعیە بەرامبەر لەسەر خەباتی ژنانە بەگشتی سەرنجەکەی من لەوێوەیە یعنی کە دەڵێم خۆتان دەوترێت ژنان ئەوانەی کە چالاکە نووسەرەکان ئەوەندەی ئینتیمایان بۆ حیزب و ڕێکخراوە حیزبەکەی خۆیان هەیە بەقەدەوە خەمی ژنانیان نییە ئەکید ئەوە نەک بەس ژنان پیاوانشوان چونکە بەس بە ژنان چاک ناکرێ ئەسڵان ئەمە عقلیەتێکە زەهنیەتێکە دروست بۆ لەناو کۆمەلگای ئێمە خۆ بەدەست خۆیان نییە تۆ یەکێک بەرێ لە دەرەوەی حزبایەتی بیرکاتەوە حزبەکەی کە هەڵاکە نایبینێ حزبەکەی بەرامبەری هەڵەیەکەکە هەڵا ئەیکا بە هەڵا ئەی ناوچەگەرایەتیش لەلایەکەوە ئێمە کۆمەلگایەکی مشەواتین ئەبێ بزانین ئێمە کۆمەلگایەکین هیچ حزبێک نەهاتۆ چاکسازی بکە دائیمەن بەرژەوەندی حزبایەتی پێشی بەرژەوەندی خەڵکەکان بووە هەر بۆیش لە تنگانەیەکەوە بۆ تنگانەیەکی تر لە قەیرانێکەوە بۆ قەیرانێکی تر هەموو ئەو پرۆژانەی ئەم حزب دێ لە کاتی هەڵبژاردن و هین پێشکەشێکە تا ئێستا هیچی بدەیتە سەر واقع هیچی کاری بۆ نەکراوە ئێمە یەک دنیا گەنجمانەیە ڕاکەن لە بێئیشی ئێمە یەک دنیا خەڵکمانەیە لە پێشمەرگەمان شەڕەکەن خۆیان دەدەن بە کوش برسی عائیلەکانیان برسیە پارەی شیریان نییە بۆ مناڵەکانیان ئەمە واقعی کۆمەڵایەتی تۆ ئێمە ناتوانین ئێمە لە واقعەتی طبیعی نائاسایی ئەژین شتەکان یعنی لە قۆناغێکی نائاسایی گشتیش لە ناوچەکە هەیە ئێمە ئەگەر کەمێ پارچەکەی ئێمە پارچەی کوردستانی ئێمە کەمێ گەورەتر وایە ئێستا لە مصر خراپترمان بەسەرهات لە عێراق خراپترمان بەسەرهات بەڵام بچووکین پارچەکە بچووکە ئەوەنە زۆر فراوان نییە بۆ لەبەرەوەی 25 ساڵە دەوڵەتمان هەیە عینی کێشە هەر بەردەوامە تۆ بڕۆرەوە لەو ڕۆژە لە ڕۆژی بەرەوە لە ڕۆژی دروستبوونی بەرەوە تا ئێستا کە ئەوە نمچە دەوڵەتێکمان هەیە یان ئەڵەی دەوڵەتمان هەیە کێشەکان عینی کێشەیە توندوتیژیە
نەبوونی کارە بەرهەممان نییە یعنی عینی کێشەن کام کێشە چارەسەر کراوە لە وڵاتی ئێمە باشە من حەزەکەم بە تایبەت لەسەر بابەتی ژنان بوەستین یەک دنیا ڕێکخراوی ژنانمان هەیە یەک دنیا چالاکوانمان هەیە هەموو ئەم چالاکوان و ڕێکخراوانە بێ بەرهەم بوون نەیانتوانیەوە هیچ دەست بخەن بۆ ژنان ئەزانی هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە ئەو ڕێکخراوانە چێ تەمویلیانەکە ئێمە زۆر باشە زین هەر حزبێک و کۆمەڵی ڕێکخراوی هەیە تەمویلێکە پشتی ئەگرێ ئەوە نییە ڕێکخراو کاتێ دروستە بێ و ئیشی خۆی بە جوانی ئەکا کە کۆمەلگای مەدەنی ساغڵام دروست بووە ئەمە بە ڕێکخراوی مەدەنی چاک نابێت ڕێکخراوی مەدەنی لە قۆناغی دووەم ئیشی خۆیە بینێ کاکە دەوڵەت ئەبێت دروست بێت سیستەمێکە بێ ئەحزاب کە حکومەکەنەوانی دەسەڵاتیان بەدەستە ئەوانەی فکر ئینتاجەکەن ئێمە ئەحزاب ئەم فکرانە لە چۆ بەڵام قۆڕاپێچەوانەکەشگەرم ڕێکخراوانە بۆ خۆیان چالاک بنەتوانن فشار دروست بکەن دروستەکەن هێزە سیاسەکان ناچار بکەن ئەو 25 ساڵە 20 ساڵە بڵین با بڵین 15 ساڵە 15 ساڵە ڕێکخراوەکان ئیشەکە هیچ نەتیجەکە چی بوو ئەم حزب دێ ئەو حزب دێ هزار بەڵێ نەدا هیچ لە واقعەکە ڕووی نەداوە هیچ یعنی ئەوەی کە بووە ئەو چاکسازیانە کراوە هیچ لە ئاستی ئەو زەمەنە نیە هیچ لە ئاستی ئەو شتانی کە لە بەردەستە یان ئەو واقعی ئێمە تایژین واقع سیاسیە لەو ئاستەیان نەبووە یان بەقەت بەڵێنەکانی ئەو حزبانە نەبووە یعنی ئەم کێشەکە زۆر لەوە ئالۆسترە لەگەڵەوەی حیزبەکان ئەو ویستانی ئێوەشی ئەگەر بەدینەیە نابێ بەڵام دوجار هەمووشتان هەر بەردەوام بوون لەگەڵ حیزبەکانتان وانە من حزبی نیم شخصی خۆم من حزبی نیم ڕاستە من لە ڕاگەیاندنی پارتی ئیشەکەم و پێشم عیب نییە بەڵام حزبی نیم ئەی لە چۆ ئیشکەم خۆ هەموو ئەم ڕاگەیاندنش ناحزبی نییە ئیدعاکرێ بەڵام نییە هیچ چۆن نییە ئێمە هەمووی حزبەکانن تەمویلی هەموو ڕاگەیاندنەکانەکەن ئەوەی ئیدعای ناحزبیەکە بەستم کەناڵەش بوو ئەم کەناڵەش هەموو کەناڵەکان ئەوە ڕێی منە بەڵگەمبەی تێبووی من ڕێی ئەڵێم بە بەڵگە ناڵێم ئەوە تێگەیشتنی منە تێگەیشتنی منە من هیچ ڕاگەیاندنێکی ناحزبیم نەبینیوە ئەخر ڕەنگە تۆ بە دیدگا حیزبەکە دوا بڵێ بمبورە من پێ دەڵێم من حزبی نیم بڕۆ پرسیارش ئەگە حزبی بووما ئێستا ئەبووم ئەندام پەرلەمان ئەبووم بە زۆر شت بەڵام کە من هەر ڕۆژنامە نووسم مجلەیەک دەرەکەم مجلەکەشم سیاسی نییە و حزبیش بم شەرم لە ئەحەدی خوا ناکەم ئەڵێم حزبیم بەڵام من ناتوانم بچم ناو قاڵبی هیچ ئایدۆلۆژیایە نەک لەبەرەوەی پارتیم بێ خراپە نەخێر من مەمنونیم ئیشی لەگەڵاکەم شەرمش دەکەم بەس حەزەکەم ڕۆژێ لە ڕۆژان دۆکۆمنتێکە بوو لەبارەی حزبی بوونی NRT من سپاس دەکەم بە دڵنیایە بانتەکەم پێکەوە لەبەرەوەی حزبی بووی بە پەرلەمانتار و هەستم کرد سەرنجت هەبوو لەسەر قسەکانی سۆنیا بەڵێ دیارە حزبی بوون عیبی تێدا نیە و سیاسەتیش هیچ عیبی تێدا نیە جوانترین شت سیاسەتە بەڵام بەداخەوە دیارە لە هەرێمی کوردستان بەسەرجەم لایەنە سیاسیەکانەوە نەیانتوانیوە ئەم سیاسەتە بەکاربێنن ینی ئەوەندەی سەرقاڵی ململانە و شکانی بەرامبەرەکەیان بووینە نەیانتوانیوە یەکتر دروستکەن لە هەموو دنیا حزبایەتی هەیە تۆ ئەگەر تۆ حزبێک دروست نەکەی کیانێک دەبێ ناتوانانی بچی لە کورسی پەرلەمانی هەبێتن ناتوانێ بەداخەوە تۆ سەیری ئەوروپا بکە من نمونە بە وڵاتی فەڕەنسا دێنمەوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن حزبە سیاسیەکان ململانەیەکی گەورە دەکەن سیراع دەکەن بەڵام لەسەر چ ئەساسێک لەسەر ئەساسی خزمەتگوزاری زیاتر لەسەر ململانەیەکی شەریفانە بەڵام ئەوەی ئێمەوانە لەسەر شکانی شخصەکانە من بەرامبەرەکەم چ دەکاتن قەت ڕۆژێک لە بەشێک لە کەلتوری جوانی بەتاکید هیچ کاتێک بۆ نمونە من ناڵێمە لایەنە بەرامبەرەکەم یەکسەر ببوورە هەموو شتێکی زەرب دەکەم شتە جوانەکانی نانانێم بەڵام ئەوەی تۆ باست کرد من هاوڕام لەگەڵ تۆ بەڵام لە ماوەی ڕابردوو لە 25 ساڵی ڕابردوو چێ حکومەتی بەڕێوە بردووە دوو حزبی دەسەڵات بۆ نەک ئەوە هەموو حزبانە بە تایبەتی ئەو دوو حزب دەسەڵاتە بەداخەوە نەیانتوانیوە بەرنامەیەکی دووربینیان هەبێتن دوورمەودایان هەبێتن درێژخایەنیان هەبێتن پلانێکیان هەبێتن بۆ ئەوەی ئێمە تووشی ئەم قۆناغی ئێستا نەدەبووین کە ئەم قزیانە ئەو کێشانێک کە ڕوبەڕووی ژنانیش دەبێتەوە بە هەمان شێوە کاتم زۆر کەمە دەمەوێت کەمتر لە خولەکێک بم بە پەخشان کەمتر لە خولەکێک بەڕاستی بەعزە قسە هەیە یعنی وێنێ تعلیقات قسە زۆر هەڵەگرێ بەڵام وەخت نییە دوو حزب کۆمەلگایان بەڕێوە بردووە هەر چۆنێکە ئەوە من قسەم زۆرە لەسەر ئەوە بەڵام ئێستا بەکوتم وەختی نییە دوو مەسەلەی حزبایەتی من حزب باڵاترین ڕێخستنی کۆمەڵایەتیە حزب ئەو مؤسسەیە کە ئینسان بە خواستی خۆی ئەچێ نەعەشیرەتە تۆ
انتماء بۆ عشیرەتەیە نەبنە ماڵەیە تۆ انتیما لەبەرەوە ڕاقیترین شێوازی ڕێخستنی کۆمەڵایەتیە بەڵام فعلا ئەحزابی ئێمە يعني خاصة لەم ساڵانەی يعني بووینە حکومڕان استراتیجێکی ڕوونمان نییە ئەمە زۆر بە کورتی بەنسبەت هیچ نەکراوە لە مەسەلەی ژنان من پێم وایە وانە مەسەلەکە هەرچەنە نەبوت هیچ وتم یعنی بەو ئاستە نەبوو ئەوەیان دروستە بالفعل لە ئاستی طموح و لە ئاستی ماندووبوونەکان زۆر سپاس بۆ پەخشان زەنگەنە سەرۆکی ئەنجومەنی باڵای خانمانەوە سپاس بۆ ئێڤار ئیبراهیم ئەندامی پەرلەمانی کوردستان لەگەڵ سۆنیا سدیق نووسەر سپاس بۆەوەی میوانی NRT بوون بەڕێزان تاوتوێ پێشکەش کرا تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.